بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە هاوکاری هاوڕێیانم لە شاری سلێمانی باسی ڕۆژتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەشەکەین لە بەشی یەکەم یاخود لە تەوەری یەکەمی بەرنامەکە ئێمە لە ڕوانگەی نووسەران و ڕۆشنبیران و توێژەرانەوە قسە لەسەر تەوەرێکەکەین کە تایبەتە بە ئێستای شاری سلێمانی ئەویش لە دوو تێڕوانینەوە یاخود لە دوو بۆعدەوە ئێمە قسەی لەسەرەکەین ئەوەی کە لە ئێستادا ئەوترێت کە بەغدا یاخود هەندێک لایەن لە هەرێمی کوردستان تەرحیەوەیان کردووە کە بەغدا یاخود حکوومەتی عێراقی بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکە و هاوکات وەکو ئێوە ئاگادارن خۆپیشاندانەکان لە ئێستادا بە شێوەیەکی بەردەوام لە سنووری شاری سلێمانی یاخود لە سنووری پارێزگای سلێمانی بوونیان هەیە و خۆپیشاندانەکان بۆ داواکردنی ئەو مافانەیە کە ئەڵێن لێمان زەوت کراوە و داوایەکەنەوە بۆیە بۆیان بگەڕێتەوە ئێمە لە ڕوانگەی ڕۆشنبیرانەوە وڵێین بزانین ڕۆڵی ڕۆشنبیران لە ئێستادا چێشکۆگلەیەکی زۆر لە ڕۆشنبیران هەیە کە وەکو پێویست لە گۆڕەپانەکە حەزوریان نییە و ئایا ڕۆشنبیرەکانی هەرێمی کوردستان تەڕەفن لە ململانیەکانە و هاوکات قسە لەسەر ئەرکی حزبەکانەکەین و قسە لەسەر واکەینایە خۆپیشاندانەکان چارەسەرن یاخود دەبێت خۆپیشاندان چۆن بکرێت بۆ ئەوەی بە ئەنجام لێ بینە دەرەوە هاوکات قسە لەسەر ئەوەکەین کە هەموو حزبەکان ئەڵێن قۆناغەکە مەترسیدارە ئەی باشە کە مەترسیدارە بۆچی هەمووان نایەنە پێشەوە و بگەن بە چارەسەرێک بگەن بە ڕێکەوتنێک بۆی چارەسەری کێشەکان بکەن و قسە لەسەر متمانەی خەڵکیەکەن من زیاتر لە پێشەکەکە ناڵێمە ڕۆمەلای میوانەکانم هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەکرەم میهرداد نووسەر بە خێراتن تەکەم هەروە کاکە سۆران سێوکانی وەکو توێژەر لێرە حەزوریانەیە سەرچاوماناتن دکتۆر گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم هێندەی تۆ چاودێری دۆخەکەت کردووە لە شاری سلێمانی ینی ئێمە ئەم شەو هەوڵ دەدەین زیاتر شیکردنەوە بکەین تەحلیل بکەین ئێمە وەکو ئیعلامیەرکی ئێمە نیە ڕەئی بین دۆخ لە شاری سلێمانی چۆنە بینی و ئەو تێبینیانی کە لەسەر شارەکە هەیە کە ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان ینی ئیش لەسەرەوە کراوە کە ئابووری سلێمانی بکەوێ ئیش لەسەرەوە کراوە کە هاوڵاتیان لەم شارەیە بەدەم داواکاریەکانیانەوە نێن فەرمانبەران بێنە سەرجادا هاوار بکەن داوای مافی خۆیان بکەن وەکو پێویستیش لایەن لێ نەکرات بەگشتی قسەیەکم بۆ بکەی بە لە منزوری خۆتەوە زۆر سپاسانەکەم زۆر خۆشحاڵم کە لەگەڵ مامۆستا سۆران ئەو بەرنامەیەکەین بەڕاستی زۆر خۆشحاڵم قوربان گیان مادەم باسی ئەومان کرد ئێمە لە ڕوانگەی ڕۆشنبیرەوە یان لە ڕوانگەی نووسەرانەوە قسە ئەکەین و خۆشمان واین با سەرەتایەکی زۆر کورت بزانین ڕۆشنبیر لەم هەلوو مەرجانە ئەبێت چی بێ یەکەم تایبەتمەندی ڕۆشنبیر ئەوەی شارەزا بێ ینی کە باسی شتێکەکە شارەزایی لێ هەبێ دووهەم ئەوەیە کە حەقیقەت بڵێ حقیقت دیارە بە معنا سیاسەکە نا لە بەرژەوەندی هێزە سیاسەکان لە بەرژەوەندی گشتی سێت کە حقیقت بە معنای لە بەرژەوەندی گشتی سێهەمیش منبەری ڕۆشنبیر منبەری نووسەر منبەری خەڵکە یعنی لە ڕوانگەی خەڵکەوە قساکەوە لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکەوە قساکە کاری بەوە نییە هێزە سیاسەکان بەدڵیانە یا بەدڵیان نیە بە بڕوای من هەلومەرجی کوردستان و لە ناویشیانە هەلومەرجی سلێمانی هەلومەرجێکی زۆر ناخۆشە و زۆر نەخوازراوە ئێمە سێ کێشەی زۆر جدیمان هەیە کە بەرەو قەیرانەچێ یەکەم کێشەیەکی زۆر جدیمان هەیە کە شەڕە لەگەڵ درندەترین دوژمنی تاریخی خۆمان بەڕاستی کە داعش و ئەمسالی داعشە دووهەم پرۆسەی سیاسی یا عملی سیاسی لەناو حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی هێزە سیاسیەکانە بە بنبەست گەشتووە سێهەم ئەم هەلومەرجەی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک و مەعیشەتی خەڵک کە لە هەمووی ناخۆشترە و کارەساتێکی گەورەی دروست کردووە کە خەڵک ئەبێ حەقی خۆیەتی خەڵک معاشی هەبێ خەڵک مافەکانی خۆی هەبێ دیمەنی دووهەم ئەمە دیمەنە گشتێکەیە دیمەنی دووهەم دیمەنی یاریکردنی هێزە سیاسیەکانە بەمە ئەوە یەکێکە لەو تەوەرانی کە من ینی دیمەنی ئەوەی یاریکردنە بەکارهێنانێتی لە بەرژەوەندی خۆیان و جوڵاندنی سۆزی خەڵکە بێگومان من کە ئەڵێم هێزە سیاسەکان مەبەستم هەموو هێزە سیاسەکانە پارتی لە ڕوانگەی خۆی باشە
دەبا قسەکە تاوکە بەڵێ ڕێگەم بەی ئەوە یەکێکە لە تەوەرەکانی من کە دامناوە بە تەسەلسول بچینە سەری ینی تێڕوانینی پارتی تێڕوانینی گۆڕان تێڕوانینی یەکێتی و ئەحزابی ئیسلامی و هەموو لایەنەکان بەڵام بەر لەوەی بچینە سەرەوە ئەوەم پێ بڵێ تۆ باست لە ئەرکی ڕۆشنبیر کرد لەم قۆناغی ئێستایە هەستەکەی ڕۆشنبیرەکانمان بەو ئەرکەی خۆیان ئەستاون جا خۆمان بەسەکە ئەوەیە ئێمە بەسمان کاڵێن ڕۆشنبیر ئەبێ شارەزا بێ کەسێک کە شارەزا نییە لە سیاست و لە پرۆسی سیاسی لە بابڵێن لە شیکردنەوەی سیاسی چاکتر وای قسەی لێ نەکە کە ئەڵێن ڕۆشنبیر ئەبێ هەڵوێستی لەگەڵ هەڵوێستی حەقیقەتا بێت لە بەرژەوەندی ئێستاوایە بۆیە ئەم قسەیەکین دیارمە بەسمانەکەوانە بەداخەوە بەشێکی زۆری ڕۆشنبیرەکان بەشێکی زۆری بە تایبەتی ئەعلامیەکان یا خوێنەوارەکان لە ڕوانگەی حیزبەکانی خۆیان و لە ڕوانگەی هێزە سیاسەکانی خۆیان زۆر جار لەوەش خراپتر بە ئاڕاستەی فریودانە یعنی فریودان مەبەستمەوەی کە حەقیقەتە گشتێکە تابلۆ گشتێکە لە هەرێمی کوردستانە یان لە کوردستانە وەکو خۆی هین ناکە وەکو خۆی ناخاتە ڕوو بەشێکی ئەڵێ بەشەکەی تری ناڵێ ئەو بەشەی لە بەرژەوەندی خۆیەتی ئێڵێ ئەو بەشەی کە لە بەرژەوەندی خۆی نێنە ئەمەش کەم تەرخەمی تەقسیرە بێگومان خۆ ڕاستە هەلومەرجە سیاسەکە زۆر لەوە خراپترەکە تەنها ڕەخنەی لێ بگری یعنی بۆ وابێ کە هەڵوێستێکی تریشە بەرامبەری هەبێ بەڵامەوەیەکی جیاوازش بەڵام ئەو مامەڵە فریودەرانە بەداخە ئەو مامەڵە فریودەرانەیان ئەو مامەڵە بەرژەوەندی خوازانە کە بەعزێ لە ڕووناکبیران و نووسەرانەیکەن دیارە بە بڕوای من لەو خانەیان کاتە دەرەوە من دێمە وڵات بۆی قسە لەسەر بابەتەکانی دیکەی ناو تەوەری یەکەمی بەرنامەکە بکەین مامۆستا سۆران گەر لە هەر لە وەکو تەواوکەرێک بۆ قسەکانی دکتۆر مهرداد یعنی قسە لەسەرەوە کرێکە سەر بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیەی کە ئەوترێت حکوومەتی هەرێم و ئەحزابی سیاسی لە ئاست بەڵێنەکانیان بۆ هاوڵاتیان نەبوون هەر یەک بە پێی قەبارەی خۆی باشە بەڵام ئەوترێت ڕۆشنبیران ئەوانەی کە کاریگەریانەیە لە ناو کۆمەلگە ئەوانەی کە بە شێوەیەک لە شێوەکان ئەکرێت ڕۆڵێکی ئاکتیڤتر ڕۆڵێکی چالاکتر ڕۆڵێکی دیارتر ڕۆڵێکی کاریگەرتریان هەبێت حزوریان نییە وەکو پێویست ینی لە دوورەوە ئەوانیش سیر ئەکەن وەکوەوەی کائینێکی دەرەوەی ئەم کۆمەڵگەیە بن سپاس بەو معنە ڕەهایە وایە ڕاستیە ئەوە پرسیارێکە ڕۆشنبیران هەمووی لە دەرەوەن ئەوە پرسیارێکی گرنگان پرسیاری دووەم ئەوەی مەرجە ڕۆشنبیرەکان هەموو یەک ڕئیان هەبێ وانە پرسیاری سێم ئەوەی ڕۆشنبیر کائینێکی ئاسمانیە فریشتەیەکە لە ئاسمان و هاتووتە خواریان مرۆڤێکەوە کۆم خەڵکانە هەم بەرژەوەندی و مەساڵحی خۆی هەیە هەم ئینتیمای هەیە هەم خۆشی ئەترسێ من لە ئەوەی ئەخیرەوە دەست پێ بکەم کە ئەڵم کە لە خۆی ئەترسێت چۆنە لە ڕاستیا ئەوەی ئەمڕۆ هەر بەپێ ئەو سایکۆلۆژیایی کە هەیە لەمڕۆیە بۆ نمونە ئەوەی لە شاری سلێمانیە ڕایشی مخالیفی هەیە لەسەر ئەو لەگەڵ ئەو ڕایە باوە یا سائیدەی کە لەسەر جادە خەڵک هاواری لەسەرەکە یەکسەر تۆمەتبارە کرێ بەوەی کە پیاوی مثلا پارتیە ڕۆژانە لە فەیسبوکەکەەوە قوربانیانەی ئەو شتە بڵێ بە پێچەوانە ئەوەی لە هەولێرە داوای ئەو بکە کە خەڵک مافی ژیانی هەیە لەوانەیە تاوانبار بکرێت کە بەوەی کە تەخوینکردن بۆ هێندە ئاسان بۆ لێرە پرسیارەکە لەمەدایە باشە ڕۆشنبیر مرۆڤ نییە ئایا ناترسێ ئایا لە مستەقبەلی مناڵەکان و لەمانە هەمووی ناترسێ بەڵێ لەبەرەوە زۆر جار بەڕاستی ئەمە لە با بڵێن ئەگەر دیقەت لە تاریخی ئەحزابی فاشی بەی دایم وایان کردووە ناڵم ئێستا باز لە حزبی کوردستان ناکەم کە فاشین بەڵام ڕەجی فاشیزم ئێستا زۆر بە قووەتە لێرەیە وایان کردووە ڕۆشنبیران و ئەو خەڵکانەی تر کە ڕایش تریان هەیە نەوێرن قسە بکەن من بە واقعی کەواتە گەڕ ڕۆشنبیری شەر وەکو هەر هاوڵاتێکی ئاسایی دیکە بێدەنگی لێ بکات لە ترسا وەکو خۆ دووتت کەواتە بۆ بەخۆی ئەڵێکیانی کەسێکی جیاواز بیرکردنەوەیەکی جیاواز ڕۆشنبیریەکی جیاواز لە ئەوڵا باسی ئەوەم کرد بە ڕەهایی ڕەهام نەکرد یانی کۆمەڵ جام کردەوە یعنی بەشێک لەوە ئەو ترسەیە کە تۆ زۆر جار کە قسەیەکەکەی بۆ نمونە تۆ بڵێ کاکە ئەم شارە کاول بوو فعلاً سلێمانی بۆتە گوندێکی گەورە ئێستا کە تۆ دایرت نەبێ و مەکتەبت نەبێ و ژیانت نەبێ ئەمە شاری پێ ناوترێ ینی ئەوەی هەر کەسێکمان زۆرمان شارمان بینەوە لە دنیا سلێمانی یا هەولێر بەرەو ئەوە ئەچوو ببێ بە شار نەبوو ینی تا ئێستا ئەمە شار نین بەرەو شار ئەچوین بە معنا سیاسی فکرەکەی مەدینە ینی بەڵام ئێستا ئەمە
چەند پلەیەک سلێمانیمان هێنایە خوارد لە ڕاستیە دەکەواتە ئەوەی کە هەر لەسەر ئەم ڕایی جەنابێت کە ئەڵەی سلێمانی چەند پلەیەک هێنراوەتە خوارەوە و هەر لە ناو ئەم دەنگە ناڕازیانە ئەبینی بۆ نمونە بەرپرسە باڵەکانی ناو حزبەکان بنێکێک لەوانە بەرپرسێکی باڵای بزوتنەوەی گۆڕانە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراقا لەناو خۆپیشاندەرانە لەناو مامۆسایانە ئەڵێت ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم لەگەڵ بەغا ڕێکەوتنەکەی نەگەشت بە ئەنجام وا ئەکەین کە حکوومەتی بەغدا ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانە و بە تایبەتی پارێزگای سلێمانی مامەڵە بکە ئەمە مافی خۆیانە وا بڵێن یان تێبینیەکانی تۆ چی دکتۆری هاوڕێم قسەیەکی جوانی کرد سیاسیەکان ئەمە ئیستیغلالەکەن بۆ خۆیان دەڕاستێش بە هەردوو لایەن دەڕاستیە مثلا با بڵین پارتی دیموکراتی کوردستان لایەنە نەتەوەی و عاتیفە نەتەوەیەکە ئەجوڵێنێ بە منی هاوڵاتیەڵێت تۆ تەحملی ئەم برسیەتیە بکە بۆی من دەوڵەتە بۆ دروستکەن باشە دروستیەکە ئەمە ئایندە هیزانە نایزانم من ناتوانم بڵم دروستیەکە ناوە بەسەری ئایندە بکەین هەرچەند ئایندە لێڵە لە بەرچاوی هەمومان لەم لاوە بزوتنەوەی ترمانەیە پێوترێ بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیان بەداخەوە من واستەکەم بزوتنەوەی گۆڕان طبعا ئەم قسەیەش دیسانەوە ئەکەوێتەوە لەسرم بزوتنەوەی گۆڕان لە حاڵەتی هەیەجانێکی عەجیبایە لە حاڵەتی کاردانەوەیەکە هەموو کاردانەوەیەکیش بێگومان کار نییە کاردانەوە شتێکی منتیج نییە ئینفعالە کوردستان سلێمانی ئەتوانێت بگەڕێتەوە جاری یەکەم ئێمە مافی خۆمانە بژین فعلەن ئەگەر بزانین بەغداد ئەمان ژێنێ وەزەرەرمان لێ نایە وەکو هێندەی تۆ ئاگدار شتەکەیدا ئاسانە ینی بە بەغا بوترێت وەرە موچەی سلێمانی من بە دووش بەسەر چاو من وەکو چەند نمونەیە کە خۆم لەناو نەجەف و لەناو بەغا زۆر ژیاوم لەم ئەخیرەشە تاکو 2015 من ئەو شتە بەگاڵتە جاری ئەزانم و پێشم وایە کاگارام لە من باشتر ئەزانم وە قسەی ڕازنێ کەواتە بۆی کەم ئەوەی قسەکەی دکتۆر جوانە ئەمە یەکەم خەڵک بۆ ڕازیە بەکار بهێنرێت ینی هەمیشە کە ئەوترێت تاکی کورتاکێکی وای وەشیارە بۆ ڕازیە کە بەکار بێنرێت بۆ ڕازیە پارتی بەکاری بێنێت بۆ ڕازیە گۆڕان بەکاری بێنێت ئۆستاز تاکی کورد چێ تاکی کوردی ئەمە دابش بۆ بەسەر ئەحزابە هیچ کەسێک بە عەقڵی زۆربەی زۆری ئەوانی لەسەر جادەن بەڵێ لەوانێ برسی بن وەلەو ئەو تعریفێکی ڕاست نییە من ناڵم برسی ناڵم ئاستی بژەوی ئەمە دابەزیوە پێم وانە کەس لەم کوردستان نابرسیوێ نانە دەست ناکەوێت ئەوە دەست ناوێت بە ژیانە ئەڕوا بڵێ بەڵام ئەو ئاستی کە جاران هەمان بوو مەسەلەن مامۆستایەک بوو 2 ساڵی لەبەر دەرگا بوو مەسەلەن زۆر بەڵام خۆ مامۆستایان و فەرمانبەران داوای شتێکی سەیر و سەمەرەیان نەکردووە داوای ئەوە ئەکەن لە بەرامبەر ئەو داو ئێستا جەنابێت ئامادەی دەوامێک بکەی لە بەرامبەریە ینی ئەرک و مافە شتەکان ئەرکەکانیان پێ جێبەجێ بکرێت و مافەکانیان نەدرێت ئەمە منطقیە من بە مافی ڕوای خۆی ئەزانم ئەم شتە بەکەواتر بۆچی باسی ئەم دیوەیەک ترەکەم کە باسی بەغدا دەکەین ئەمما مامۆستا داوای مافی خوڕاوای خۆیەکان منیش بە هەردوو دەستم ئیمزاکەم لەگەڵی بەڵێ مافی مامۆستا و مافی مۆزەفە تو ئەم داوایە ئێستادا بە نامەنطقیە ژیانێکی بەڕێزانە بژی بەڵام ئایا حکوومەتی بەغداد من یەک نمونەت بۆ بێنمەوە زۆر بە کورتی زۆر بە کورتی لە پانێڵی 2014 بووە بزانم ئەوی لە هەولێر هینی میری هەرچی حکوومەتی عێراق لێ بوو ئەوەی لەسەر مەنەسە دانیشتبوو ئاشتی هەورامی بوو کاک قوبات پالەبانی بوو بزانم کاک نێچیروان بوو کۆمەڵێکی زۆر حکوومەتی عێراق هەر لە ڕئیسی پەرلەمانەوە زۆربەی زۆریان لێ بوون ئاشتی هەورامی ئەم قسەی کرد وتی ئێمە بۆ ماوەی 4 مانگ لەسەر فەرمانی هەرێمی سەرۆکوەزیرانی کوردستان نەوتمان نا بە بەغداد 550,000 بەرمیلەکە بۆی بۆ حسابی کە حسابمان کرد و حکوومەتی بەغداد پارەمان بۆ بنێرە هێنێ بوجەکە 1 دیناری بۆ نەناردین باش ئەم هەموو حکوومەتی عێراق لێ دانیشتون بۆ نەسەمرن ئاشێرانی تۆ ڕاست ناکەوانێ کەواتە ئەمە حقیقەتە ئەمە لە 2014 ئەو شتانەشی کە ئەوترێت لە دژیەک لە کەناڵەکانەوە دیسان هەستەکەی بۆ جوڵاندنی سۆزی خەڵکە بێگومان زۆر سپاس دەکەم دکتۆر من لە تەوەری دووەمەوە دیسان لای ینی لای کاک سۆرانەوە داخل بوومەوە بۆ ئێستا دێمەوە لای تۆ بۆی ڕێی تۆ بزانم ینی ئەم تەرحە من ناڕۆمەوە سەر تەرحەکە بۆ ئەوی کاتەکە استیغلال بکەین دیسانەوە مامۆستا سۆرانی چێتەوە سەر قسەکەی تۆ کە ئەڵێ ئەمە بۆ جوڵاندنی عەتفی هاوڵاتیانە ینی ئەمە هەست ناکەی داواکاریەکی یاسایی بێت هەست ناکە ینی هەموو پارێزگایەک مافی ئەوەی هەبێت کە داوا بکە بخێتەوە سەر عێراق لە سەر هەرێمی کوردستان بمێنێتەوە یان دیسانەوە تۆ ڕەبتیەکەیتەوە بە ئەجێندای سیاسیەوە یەک ڕستەی کورد بڵێم لەسەر وەزعی مسەقف بە شێوەیەکی گشتی هەنگێ جار ڕۆشنبیر و بە تایبەتی ڕۆشنبیری بەرپرس ئەوەی کە دڵسۆز و جددیە ئەکەوێتە مووقفی کەمایەتیەوە
من پێم وایە ئیسا هەڵوێستی من و مامۆستا سۆران لە هەڵوێستی کەمایەتین لە ناو خوێنەوارەکانە بۆ نا بە بانگەوازەکەی هەولێر ئەڵێن ئەشهد بالله نە بە بانگەوازەکەی سلێمانی ڕاستیش وایە و من پێم وایە موسیقی جدی ئەبێ لەم هەڵوێستایە بێ وەختی خۆی ئێوە چی ئەڵێن تۆ ئەگەر ئیجازە لەو نێوەندە ئێستا بزە بەدەیڵێم وەختی خۆی ئەدوار سەعید چوو بۆ لای یاسر عەرەفات بە یاسر عەرەفات یانەوت ئیختیار مەسەلەن بچێن بە مام جەلاڵەی مامەوەنە باشە پیانەوت ئیختیار توی ئیختیار شەڕی بەیروود مەکە توی بۆ توی آخر بە شەڕ دەرمانەکەن خۆمان بڕۆین باشترە هەچی موسەقەفی حرەکەی فەڵەستینی نووسەری فەڵەستینی چوزانم سیاسی فەڵەستینی وتیان ئەدوار سەعید لەبەرەی لە ئەمریکاژی و مەسیحیە بۆیە هەڵوێستەی ئینهیزامیە هەیە قسەی ئەدوار سەعید هاتەدی پیاوی ئەمریکا بەڵێ قسەی ئەدوار سەعید هاتەدی بە شەڕ لە بەیروود دەریان کردن جا ئەم هەڵوێستە هەڵوێستێکی جدی بەیروتیشان کاول کرد بەڵێ بەیروتیشان کاول کرد ئێستاش نەگەڕانەوە باشە تۆ ئەتەوێت چی سیرکە من ئەڵێم سیاست بە شێوەی گشتی سێشتە یەکەمیان ئەوەیە کە تەڕەفێک ناوەندێک حکوومەتێک هێزێک بڕیار بدە لە کوردستانە ئەمە نەماوە وازەحە وایە نەماوە بڕیاری مەسیری ئەم مەسەلەی کە ئێمە باسەکەین بڕیاری چارەنووسە گەڕانەوە بە بەغدایان نەگەڕانەوە یعلانی سربەخۆیی یاننا وەنا سیاسەتی پارێزگاکان یاننا حکوومەتی عێراقی لە بینی خۆیان سیاسەتی پارێزگاکان جێبەجێ ناکە لەگەڵ ئێمە جێبەجێەکە مەسەلێ هەمویان عەرب لەخۆ ئەوان باشە دووهەم شت لە سیاسەتە واقعبینیە واقعبینی لەم مەسەلە بە هەردوو ئاڕاستەکەیە بەو ڕادەیە کە داوا لە خەڵکەکەی دەوام بکە ژیانی گشتی نەوەستێنێ نانیشی بەرێ ئەمە واقعبینیە نانیشی بەرێ معاشیشی بەرێ مەسەلەی سێم هیواخوازیە ئێمە لەم مەسەلەیە ئایا هیوای هەموو کورد ئەوە بوو نەگەڕێنەوە بۆ بەغا ئەمە پێم وایە بەدیهیە وایە پێم یعنی کەم کەسەیە بڵێ وانە هیوای کورد هەمووی بە سیاسەتی جیاوازەوە بە بیر و باوەڕی جیاوازەوە بوو نەگەڕێنەوە بۆ بەغا باشە بەڵام کە ئەگەڕێنەوە بۆ بەغا یان جەماعەتێک ئەم ئاوازە لێدەن کە بگەڕێنەوە بۆ بەغدا آخر هەر ئەوەش عینەن ئەوە وایە کە ئەڵێ من سربەخۆی یەکەم و نایکە تۆ هەستەکەی ئەمە بەردیزە لە بەردیزە نیسێ ینی من بە لەم ڕۆوە بکەم ینی ئەوترێت لە شاخ تاکی کورد و پێشمەرگە چکە تاکی کوردەوە بۆ لە ناو شار ژیاوە ئەتیادی پێشمەرگەشە و هێزە بووەکە ینی خاوەنی ئەم دەستکەوتانەی ئێستایە ئەوترێت قەزیەیان هەبووە باشە قەزیەیەکیان هەبووە کە دیفاعیان لێ کردووە و ئامادە بوون هەموو شتێکی لە پێناوە بکەن ئەوتێت لە ئێستادا قەزیە نەماوە زانی بۆ حزب سیاسیەکان هۆکارن کە قەزیە نەماوە هەر بۆیە لەناو ئەو سلێمانیەی کە خاوەنی ئەم نەسوورەکەیە هاوارەکرێ عەبادی ینی تۆ گەر شیکردنەوەیکی سەرپێین بۆ نەکەی قوڵتر شیکردنەوەم بۆ بکەی ئەمە چییە چی لێ خوێنیتەوە زانی چۆن هەر ئەوەیە کە خەریب و بێڵێن بەردی زل نیشانی پێدانەدانە جۆرێکە لە پۆپۆلیزم باشە جۆرێکە لە دروستکردنی ئاپۆرە جۆرێکە لە دروستکردنی زەوزا غەوغا کە خۆشی ئەزانێن نەتیجەی نییە من لەگەڵ زۆرێک لە برادەرەکان قسەم کرد پێم وەڵێن تۆ بۆ نای بۆ خۆپیشاندان ئەڵێم کاکە خۆپیشاندان ئاخر وەرەقەی سیاسیە چکە تەحریکی خەڵک هەر ئەوەی کە سیاسە دەزانێت ئاخر شتە پرۆسەی سیاسی مەبەستەوەیە کام خەڵکانە جوڵێنراون خۆڕستنین زەی چۆن معلومە کەوایەدەرانە کە داوای لە 1970 زۆرترین مزاهرە نەکرا چی قسەی کرد گۆڕان بوون یەکێتی بوون یەکگرتوو بوون کۆمەڵ بوون هەر پارتیکەواتە خۆپیشاندانە بێت چۆن من بەبستم چی ینی خۆپیشاندان کە تۆ بۆ ماوەی مانگێک هەموو خەڵک بێنەوە دکتۆر پێش چەند ڕۆژێک ینی هەر لە ڕاگەنراوەکەی بزوتنەوەی گۆڕانی شە بە ئاشکرا ئاماژە بەوادا کە ئەوان جارێ ناکشێنەوە لە حکوومەت و لە ناو ئەحزابەکانەوە داوا لە هاوڵاتیان کرابوو کە خۆپیشاندان کۆتایی پێبێنێت بایکۆتی دەوام بشکێنێت بەڵام ئەبینی خەڵک دێتە سەر جادە و گوێ بە حزب نادا هەست ناکەن تۆمەتبارکردنەوەی کە مەسەلەکە چۆنە ئەم مەسەلە مهمە من بە بڕوای من ئەو کەسی کە سیاسە دەکا خۆپیشاندان و جوڵاندنی هێزی جەماوەر ئاخر کارتە بۆ ئەوەی ئامانج بپێکی
تۆ دیقەت بەم بەسەلام چی لێرە ئەمە لایەنگەریە لە خۆپیشاندان تۆ ئامانج نەپێکی هەموو ڕۆژی خەڵک بێنیتە سەر جادا سیرکە شتە هەرە مفەزەڵەکەی خەڵک کە هێزی خۆیەتی لەبەر چای خۆیەکەوێت حیزبی کوردی سیاسەتی کوردی کێلیکێشەکانیانەوەی سربەخۆی کوردستانیان لەبەر چاومان خست سوسیال دیموکراسیان لەبەر چاومان خست دیموکراسیان لەبەر چاومان خست من بەسم پارتیە ئەوی سوسیال دیموکراسی بەسم یەکێتیە گۆڕان و معارەزە و مەفهومی گۆڕان و معارەزەوانیان لەبەر چاومان خست ئێستا بە هەمویان خەریکن خۆپیشاندانی خەڵک پەنابردن بۆ خۆپیشاندان جوڵاندنی هێزی خەڵک متمانەکردن بە هێزی خەڵک خەریکە ئەوەش ئەکەنە کاریکاتۆرەوەی کە بە لەهجە سیاسیەکە بۆی ئەمە گاڵتەکردنە بە چارەنووسی خەڵک و بە مقەدەراتی خەڵک دیارمە بسم لە هەموو ئاڕاستەکانەوەی سوپاس دەکەم دکتۆر ئەکرەم مامۆستا سۆران دێمەوە لای جەنابتان ینی دیسانەوە منە ڕۆمەوە سەر ئەم دەستەواژێ و ئەم ناوانەی کە لە خۆپیشاندانەکانە نەیاری دوێنێ بوون و ئەم ڕۆبانگەشەیان بۆ ئەکرێ ینی دیسانەوە ئەیڵێمەوە هاوارکردن بۆ عەبادی و هەڕەشەکردن بەوەی کە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا تەعاملەکە ینی هەستەکەی دیسانەوە یاریەکی سیاسیە بۆ فشار دروستکردن یاخود سلێمانی لە هەموو ڕووەکانەوە هێندە پشتگوێ خراوە کە هاوڵاتیەکان ینی خەڵکەکان من دڵنیامیەوە ڕۆژانەی بینن کە خۆزگە بە بەحسە خوازرێت وتەی سەدام وەکو شتی زۆر گرنگە و سەدامی کە چی نەکرد لە کورد لەسە وەکو شتێکی ینی وەکو علامەیەکردن وتەی ئەهێنرێتەوە ینی ئەمانە چی لێ ئەخوێنرێتەوە ئایا شتێکت ئاتیادی تێپەڕێت ئەبێ بیکەین بە دوو بەشەوە کاکە یەکەم کۆمەڵێک هەن بەمەبەست ئەم مەوزوعە دروست دەکەن بۆ نمونە تو هەر ئێساوە لەسەر جادە لەناو بازار سلێمانی شتێک بڵێ بیکە بە بەزمزان چەند کەس لەگەڵ تا ئیلەتەوە کۆمەڵێک هەن وەکو تووتی قسەکان ئەڵێنەوە نازانن ڕەهەندێ و قسێت چیە ئەو کۆمەڵەیە کە وەکو لە مامۆستا باسی کرد با من ناوی بنێم حەشامات ئەو حەشاماتەیە کە شتەکە ئەڵێتەوە نازانێت چیە مەسەلەکە کۆمەڵێکی تریش هەن ئەوە ئیستیغلالەکەن با ئەمە بچینەوە 2011 2011 ئەمە لەو پەڕی خۆشییا بووین لە ژیانی ڕۆژان چ مشکلەیەکمانە بوو لە ڕووی ئاوادانی لە ڕووی پارە لە ڕووی ئازادیەکانش هەتە لە هەموو شتێکە ڕاستە گەندەڵی هەبوو شتە بۆ ئاسە باشە هەر ئێمە نەبووین چوو بووینە بەرسەرا من خۆم 62 ڕۆژ لە بەرسەرا لەو بەرهەتاوە ڕاوەستاوم 62 ڕۆژ و ڕۆژانە شتم نووسیوە و خوێنراوەتەوە و لە یەکێتی نیشتیمانش گلەیان لێکەوتم لەسەرەوە باشە لەو کاتێ سێرەکەین ئەو کۆمەڵەی کە لەوێن و بەحسا خۆپیشاندانەکەن وڵا داواکارەکانمان چییە سەرۆکی هەرێمە بێ استیقالە بکە سەرۆکی حکومەتە بێ استیقالە بکە سەرۆکی پەرلەمانە ئەمە مناڵ بازار ڕێیە یعنی چیان قسانە مەبەستم ئەوەیە ئەوەش کە سەرکردایەتی خۆپیشاندانەکەکە ئیستیغلالی ئەو عاتیفەی خەڵکەکە ئەیکە ئێوە درکتان بەمە کردووە وەکو ڕۆشنبیران و نووسەران و توێژەران بۆ ئێوە نابن بەسەر مەشقی خۆپیشاندەران و لەگەڵیانە داوای مافەکانیان بۆچی ڕێگادن خەڵکێک پێشەنگیان بکات کە ئێوەش لی ناڕاستی یەکشتی زۆر مهمەیە هەموو شتێک بەڕێک خست نەکرێت باش من خۆم بە ڕۆشنبیر نازانم خۆم بە ئینسانێکی ئاسایی ئەزام کە لەو سەر لەنا ئەو خەڵکای ئەژیم منێک وەکو شخصێکی کارکتەرێک لەو سەرجادەیە دوو قسە ئەەکەم لەسەر تەلەڤیزۆنێک دووش دەنووسم لە فەیسبووکە ئەتوانم ئەو ڕێک خستم هەبێ وەکو حیزبێک وەکو یەکگرتو یا وەکو گۆڕات بتوانم خەڵک بێنمە سەرجادە پێم وانە ئەوە بە ڕۆشنبیر دیسانەوە پەیوەستیەکەیتەوە بەوەی کە کۆمەلگە بە حزبی کراوە بەڵێ بێگومان کۆمەلگە بە حیزب کۆمەلگەی مەدەنیش بە دووشت بەڕێوەچێ یا بە حیزب بەڕێوەچێ یا بە ڕێک خراوە مەدەنیەکان بەڕێوەچێ بەداخەوە لای ئێمە ڕێک خراوە کۆمەڵ مەدەنیەکان با بە کەلیمەیەکی زۆر ڕق بڵێم تەنیا کلچێکی ناشرینی حیزبەکانن و حیزبە فاشیستەکان باش کاک سۆران من کاتیەوەم نەماوە پرسیارت لێ بکەم ئەوەی مەبەستە بیڵێ لە دوا قسە تا بیڵێ لە دوا قسە بەڕاستی منەڵام سلێمانی شارێکە زۆر گوناحە سلێمانی شارێکە لە بەردەوامی خەبات و لە بەردەوامی مەغدوریەتە با دەستنیشانی ئەوە نەکەین من پێم وایە دەستنیشان لە ناحیە ئابوورە و سلێمانی هەولێر و کوێک پارانێ ئەو ئەزمەیە لە سلێمانیە لە هەولێریش هەیە بێگومان ئەو شتێکی ئاساییە سلێمانی شارێکە زۆر جار ڕۆڵەکانی خۆی بە فێتی بەرا دەرەوەی خۆی قەپاڵ لاشەی خوان دەخۆن و خوان دەئەڕنن هیوادارن خەڵک وریای بێتەوە نازانم زۆر سپاس دەکەم دکتۆر دوا قسە و پەیامی خۆت وێڕای تێیتکردن بۆ قسەکانی کاکسۆرە من پێم وایە گەڕانەوە بۆ بەغا سیاسەتێکی ناشرینە بەڕاستی وە کورد
بە شێوەی گشتی ئەم ڕۆژەی ناخواست لە بەرامبەریشە ئەوەی کە پارتی یان حکوومەت یاریمی کوردستان چکە لە بیرمان نەچێ ینی بەشێکی زۆری دەسەڵات لە حکوومەت یاریمی کوردستان بەدەست پارتیە چارەسەر نەکردنی ئەم وەزعی اقتصادیە لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە و یعنی با بڵێن فەرامۆشکردنی خەڵک تاوانە ینی تاوانە بەڕاست تاوانە ئەگەر بە مەقصود بێت تاوانێکی زۆر گەورەیە. باشە بەڵام خۆ هەوڵێک نابینین بۆ چارەسەر خاڵی سێهەم ئەوەی کە ئەوێ مەلە لەم ئاوە لێڵەی سلێمانیا بکە بۆ مەبەستی خۆی دڵنیا بە ینی هەر کەس فەبێ من عەرزم کردن ینی بەغای پایتەخت لەگەڵ بەسڕەیە تعاملی پارێزگا و سیاسەتی پارێزگا ناکە لەگەڵ سلێمانی کوردیان معلومە نایکە بۆ ئێمە وەهمە و وەهمێکە هەر لە دژی ئەو واڵێ لە دژی ئەوی زۆر سپاس بۆ دکتۆر ئەکرەمی مێهرداد سپاس بۆ مامۆستا سۆران سێوکانی سپاس بۆ کاتی بە بینەرانی کوردستان 24تان بەخشی بینەرانی ئەزیزم ناوبڕێکی کورت و لاتەوەری دووهەم بە بابەتی گەرمتر لەگەڵتان بەردەوامە بین. بەڵێ ئەزیزانم لە تەوەری دووەمدا دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین لەگەڵ میوانەکانمان قساکەین لەسەر هەوڵی مامەڵی ڕاستەوخۆی بەغداد لەگەڵ پارێزگاکانی حکوومەت یاریەم و بە تایبەتی لەسەر شاری سلێمانی قساکەین ئەو خۆپیشاندانانەی لە شاری سلێمانی هەیە ئەرکی حزبەکان لە ئێستادا چییە چۆن ئەبێت دۆخەکە پێور بکەنەوە و چۆن ئەبێ کارێکی وا بکەن کە دۆخەکە لەوە زیاتر گەشە نەکات و بەرەو گەشەکردن بەرەو خراپتر بێگومان و بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بێن بۆ ئەم بەشەش من دوو میوانی ئەزیزمەیە هەریەک لە بەڕێزان کاک سالار مەحموود پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە کاک حەسەن جەباری کارگێڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان هەردوو لا بەخێر بێن. کاک سالار لە جەنابتەوە دەست پێ بکەم گلەی ئەوە لە حەزبەکان ئەکرێت کە هەمویان ئەڵێن دۆخەکەم مەترسیدارە دۆخەکە ناسکە ئەبێت ئاگادار بین بزانین چۆنە جوڵینەوە بەڵام هەنگاو بە ئاراستی قسەکانی خۆیان نانێن وەکو پاڵپشتیەک بۆ ڕەیانەیان کەواتەی ئەوەی کە هەیە ئیزدیواجێتە لە خیتابی حزبە سیاسیەکانی کوردستان بەڵێ ئەمڕۆ حزبی کوردی بە دیدی من بە شێوە گشتەکەی نەک دەرفەتە بۆ خەڵکی کوردستان بۆتە بار بەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانەوە چونکە سەرباری تێبینی لەگەڵ ئەو پەڕی تەقدیر بۆ مێژووی ئەم حزبانە بەڵام لە ئێستادا بە حکمی نەبوونی ریفۆرمی سیاسی نەبوونی ریفۆرمی ئابووری نەبوونی ریفۆرمی نیشتیمانی لە ناو حزبەکاندا ئەبینین حزبی کوردی حزبێکی کۆڵەوارە لە بەرامبەر کێشەکانی خەڵکی کوردستان ئەمڕۆ نەک دەستبار نییە بۆ کێشەکانی خەڵکی کوردستان بەڵکو خیتابی حزبە سیاسیەکان هەڵسوکەوتی حزبە سیاسیەکان مامەڵەی حزبە سیاسیەکان لەگەڵ دام و دەستگاکان لەگەڵ یاسا لەگەڵ ئەرکە نیشتیمانیەکان باری قورسی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە بۆیە بەهۆی نابەرپرسیارەتی حزبی کوردی لە هەرێمی کوردستاندا دۆخی خەڵک بە عقارێکی زۆر مەترسیداردا دەڕوا و ئەو هاتوو هاوار و ناڕزایی و نیگەرانیانەی هەن دەبینی هیچ لایەک وەکو پێویست بەدەنگەوە هاتنی بۆی نیە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێمە لە ناو ژانی گۆڕانکاریەکی تازەدا خۆمان ئەبینینەوە خەڵکی کوردستان ئەگەر لە ئایندەی دوورتردا بەرەو باشتر بەڵام لە ئێستادا دۆخێکی مەترسیدار چاوەڕێ چووکە ئەمە ئەگەر چارەسەر نەکرێ بەڕووی حزبە سیاسیەکان بەڕووی موسساتی دەوڵەتدا دەتەقێتەوە و ئەو کاتە بەدیدی ئێمە ژانی گۆڕانکاریەکی تازە دێتەکایەوە هیوادارین ئەمە بە توندوتیژی و بە بارودۆخێکی خراپدا نەڕواوە لەو ڕۆوە من ئەمە وەکو ئاماژەیەکە بۆی حزبەکانی کوردستان بکەونە خۆ دوایین دەرفەتەکان بقۆزنەوە لەسەر ئەساسی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان کاتماوەیان درەنگە بەدیدی من هێشتاکە کاتماوە بۆ ئەبێت چی بکەن ینی با دیسانەوە چارەسەر نەبینە کۆتایی دوور نییە ئەبێت چی بکرێت لە جیاتیەوەی چاوێکت لە تاران بێ و چاوێکت لە ئەنقەرە بێ وەرە چاوێکت لەسەر ماڵی خۆت بێ ماڵی خۆت یەکخە خیتابی خۆت یەکخە شەریعەت بگەڕێتەوە بۆ موسساتی گشتی ئەم حکوومەتە بەو کۆڵەوارێ مەهێڵەرەوە ئەبێ لە ئەنجومەنی وەزیرانی ئەم حکوومەتە لە خۆیان بپرسن هیچ حکوومەتێک لە دنیاە هەیە سەرکەوتو بەبێ پشتیوانی پەرلەمانێک هیچ دام و دەستگایەک شەرعەتی هەیە بەبێ ئیرادەی دەسەڵاتی تەشریعی و نوێنەرایەتی کردن
مؤسسەی سەرۆکایەتی هەرێم بە پێی قانون ئەوە بارودۆخکێتی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بچووکترین خزمەت گوزاری پێشکەش بە خەڵکی کوردستان بکات. پەرلەمانی کوردستان پەک کراوە. میکانیزمی نوێنەرایەتیکردنی هەرێم لەگەڵ بەغداد میکانیزمێکی مؤسساتی نییە. لەبەر ئەوە ئێمە پێویستمان بە یەخستنەوەی ناوماڵی خۆمانە ئەگینا خەڵک هاوار ناکە عەبادی لە جیاتی هەرێمی کوردستان. یعنی ئەو پەڕی شەرمەزاریە ئەمە دەرەنجامی ئەوەیە. ئەو پەڕی شەرمەزاریە ئەو پەڕی بڵێم بێماهیەتیە دەسەڵات ئەوەی خۆی بە دەسەڵاتدار بزانێت لە هەرێمی کوردستانە هاو نیشتیمانیەکانی هاوارکە بۆ نارەکانی کە یارەکەی بە یار نەزانێت. لەبەر ئەوە ئەمە دۆخێکی تەواو مەدرسەیدارە ئێمە تێیدا. کاک حەسەن هەر لە کۆتا قسەی کاک سالارەوە دەست پێ بکەم، یعنی ئەڵێت خەڵک هاوارەکە بۆ نەیارەکەی خۆی ئەوەی تا دوێنێ نەیار بوو ئەمڕۆ بووە بە یار و هاواری بۆ بن لە شاری سلێمانی کە دیسانەوە ئەیڵێمەوە کە خاوەنی ئەم نەسوورەکەی و خاوەنی ئەوەی ئەوترێت خەڵکی شارەکە باسی ڕاوناوە لێرە، یعنی پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان و حزابی سیاسی بوون کەچی ئێستا لێرە هاوارەکرێت بۆ عەبادی. ئایا ئەمە ئەوەیە کە ئەم خەڵکی ئەم شارە زۆر حەزەکات کە عەرەب حکمی بکات یان ئەوەیە کە حکوومەت سەرکەوتوو نەبووە لە مامەڵەکردن لەگەڵ داواکاری ئەوانەی کە داواکاریان ئێوە ناڕازی؟ بەڵێ خوێنەوەیکی واقعی بکەین بۆ دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و تابلۆکان زۆر بەڕوونی ببینین ڕەنگە جیاوازی هەبێ. گەرسەی ساڵی 2011 کاتی یەکێتی پارتی حاکم بوون لە وڵاتەیە وەزعی گوزەرانی ئەم وڵاتە باشتر بوو، بەرەواقایشی باشتر ڕۆژ هەست بە مەسئولیت زیاترەکە. ئیسا دۆخەکە 2 ساڵ زیاترەوە شەڕی داعش هەیە، نرخی نەوت بینیمان چی لێ هات بە وەزع بووە. ئەمانە هەمووی کۆمەڵی هۆکار و مۆتیڤن کە ئەبێ واقعیانە بیخوێنەوە هەلومەرجەکە لە بەرچاو بگرین. پێم وانە ئەم واقعی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دروست بووە واقعەکە تەنیا مەسەلەکە هەژاری بێ، تەنیا مەسەلەکە موچە بێ. ئەوەی منەی خوێنمەوە لە حەقەتە ڕوئیای ئەحزابی سیاسی لە کوردستانە من وەکو پارتی کەیبین ڕوئایەکی زۆر واضحی هەیە، دیدێکی زۆر ڕوونی هەیە و دیدگای پارتی لە ڕووی استراتیژیەوە ئەگەر لە خەڵکی پارتی بپرسی هەمیشە هیچ گلەیەکی لەسەر استراتیجێتی پارتی نەبووە، چکە پارتی قۆناغ بە قۆناغ غەوڵی یاوە بۆ ئەوەی ئەم وڵاتە لەگە حزابەکانی کە هەمیشە لەبەری کوردستانی و کە ئیتیفاقە بوو لەگە حزابەکانی کە بۆی قۆناغ بە قۆناغ خوێنەوەی واقعی بگاتە ئامانجێکی تەندروست بۆ وڵاتەکە. ئەو قۆناغی کە پارتی وەکو حزبێکی سیاسی کاڵم ڕیای وازحا فەلسفەی وارڕسەحە بۆ حکومڕانی جەنابەت جیاوازە. تەمسیلی پارتی دیموکراتی کوردستانەکەی لێرە هەر کەسێکی ترکە لە تەواوی کەناڵەکانی هەرێمی کوردستانە دێت و نوێنەرایەتی حزبێکەکە، یعنی پێی وایە حزبەکەی ئەو بێکەم و کورتیە و حزبەکەی ئەو چی ئەکا لە پێناوی خەڵکە. باشە هەموویان بە پارتی ئێوەشەوە هێندە دڵسۆزن بۆ بەم ڕۆگەشتوین ئێمە. پرسیارەکە ژێ خۆی دیکاگە یادگارمیش ویستمەوە باسی ڕوانگەی استراتیژیم کرد، باسی وەزعی ناوخۆم نەکرد. لە وەزعی ناوخۆی ڕەنگە هەمومان ینی کۆمەڵێک کەم و کوڕی کۆمەڵی خەتا کۆمەڵی شتمان هەبێ، بەڵام ئەم قۆناغە زۆر گرنگە. مەسەن بۆ نمونەت بۆ بێنەوە بزوتنەوەی گۆڕان لە واقعی ئیستایە کە ئیشەکە ئیشکردنێکی دووفاقەیە، ئیشکردنێکی ئیزدیواجیە، ئیشکردنیەکە خەڵک چاواشە. من نمونەی زۆر واضح و صریح بۆ بکەوە لەم شارە گۆڕانێک لێرە بۆ هەمان شتی بەیەواوت ئەمە کێشەکەی ڕخنە قبوڵە، بەڵام ئیزدیواجێت بەو شکڵە. مەسەن بۆ نمونە تۆ مەکتەب ئەکرێتەوە مدیری مەکتەبەکان هەڕەشان لێکرێت کە نەچنەوە بۆ داوام هەڕەشیان لێەکە گۆڕان هەڕەشان ئێوە بەڵگەتان لایەن تەناقسێ بۆ بڵاوی ناکەنەوە لە فەیسبوک بڵاو کراوەتەوە هەر خۆشان بڵایان کردێتەوە ئەو مامۆستای بۆ بەڕسمی بڵاوی ناکەنەوە. بۆ نمونە دووێنیان خستۆتە ڕوو ئەو خەڵکی کە داوامەکاوێ داوام کە ئەمانە ئەبن بە تاوانبار و خەڵکیی خیانەتکار لەو داشەوە خەڵکی کە داوام ناکە بێ فریشتە. ئەمە سوڕە حەقیقیەکە نییە. سوڕە حەقیقیە وەیە ئەوەی کە داوامەکەوەی کە داوام نەگە هەردوو لا پێویستی مەموو چێ، هەردوو لا پێویستی بە ژیانە، هەردوو لا پێویستی بە خۆش. بەڵام قسەیەکەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە لە شاری سلێمانی ناڕزایەتی دەرەبڕێ هاوارەکرێ بۆ ئەوەی کە موچەی نییە کە مافەکانی زەوت کراوە، بەڵام لە هەولێر و دهۆک ئەمە نابینرێ. بەسەر ڕای قسەکردن لەسەر جیاوازیەکان و لەسەر ینی پاڵنەرەکان. بەڵام خراپی چییە کە هاوڵاتیان ناتونێتە سەر جادە پەلاماریش بارەگایەک نادەن، حەقی کەسیان نییە، داوای مافی خۆیان کرد. هیچ کاتی لە هیچ بەرنمەیەک بۆ چەپڵیان بەشداری نەبوو، ئەوەندەی بۆ زەمیر و وجدانی خۆمەوێ بەشداری لە بەرنمەیە. باشە پارتی فەلسفەی حکومڕانی زۆر جیاوازە لەگەڵ حزبەکان. کامە فەلسفەی حکومڕانی بۆم باسکە ینی خەڵک برسیەتی یەکەم ئیستیقراری سیاسی و ئەمنی خاڵکی زۆر گرنگە بۆ هەر هەمومان. تۆ
تۆ تەماشاکە لەبەرەوەی یەکدەست و یەکدڵ نەبووین لە کەرکووکە بە 200 داعشەوە چیان لەو شارە کرد لەبەرەوەی ناکۆچی هەیە قسامێ استقراری سیاسی و استقراری ئەمنی ئەمەی لەو خاڵە گەورانی کە پارتی داکۆچی لێکە لە فەلسفەی حکومڕانیە کە ڕەنگە حزبی کە تەفەهمی ئەمەنەکە دوای ئەوە هێتە سەر مەسایلی خۆشگوزەرانی دوای مەسەی دیموکراسیەت و ئازادی ئەمەی ئیستا ئەیبینین بەڕاستی ئەم فۆزایی کە دروست کراوە ئەمە مفتعالە دروست کراوە یان وێنێ حەقیقی نییە هیچ کەسێک لەگەڵیان نیە موچەی خەڵک بڕێ بەڵام هەمووشمان نزانین کە حکوومەت بۆ بەدەم داواکاری هاوڵاتیانەوە ئەوتری حکوومەت بەدەم داواکاری هاوڵاتیانەوە نایەت هاوڵاتیان متمانەیان نییە کە حکوومەت پارەی نییە بە زیادەوە پارەی بەڵێ ئەوەی خەڵکەوە ئیسا موچەیە دامینکردی موچێ بە شێوەیەکی ڕێک پێک ئەوەی حکوومەتیش من ئاگام لێتی زۆر بە سەراحەت یان زۆر جنابی کاگنی شیروان بەرزانی باسی کردوڵێ ئەو پارەیەمان نییە کە بۆ موچە دابیان زۆر بە سەراحەت وتراوە بۆ 2011 خەڵک موچەی خۆی وەرەگر بە فولی هەرەوە کاتەش گۆڕان گەورەتی مزاهرە و گەورەتین خۆپشارانی کێشەکان سیاسین کێشە سیاسیەکان و ململانی سیاسەکان چارەسەر بکرێن کێشەی دارایی لە شەو ڕۆژەکە چارەسەر کۆمەڵایەتی کە لە شاری سلێمانی خەریکە تێکە درێ هەمووی ڕەبتە بە سیاسەتی ئەحزابەوە زۆر سپاس دەکەم کاک سالار دیسان لە کۆتا قسەی کاک حەسەنەوە ینی بەرژەوەندی کێیە لەوەی کە ئاشتەوایی لە سلێمانی تێک بدرێ هەموو ئەوانەی لێرە لەسەر جادن ئەو خەڵکانن کە لە ناو شارەکە ئەژین ئەمە لایەنێکی قسەکەمەوە لایەنی دووهەمم ئەوەیە کە بۆ نمونە کاک ئارام شێخ محەممەد ینی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەڵێ ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم شکست بێنێ لە ڕێکەوتن لەگەڵ بەغا کارێکی واکەین داوای ئەوواکەین هەوڵی ئەوە دەین کە بەغا ڕاستەخۆ لەگەڵ سلێمانی مامەڵە بکە قسەشت لەسەر ئەم لایەنەیان چییە؟ بەڵێ کێشەی خەڵکی کوردستان کێشەی تەنیا دارایی و ئابووری نییە بەڵام ئەمڕۆ کێشەی دارایی و ئابووری بۆتە پرسی یەکەم چونکە بەڕاستی خەڵک لە ڕووی گوزەرانە وەزعی خراپە ئەگینا لە ڕووی سیاسیەوە بۆیە ناڕژێتە سەر شەقام و داخوازی سیاسی هەبێ ئەزانێ ئەم حزبە سیاسیانە لە ڕووی سیاسیەوە ناتوانن مەکسەبێکی سیاسیان بۆ خەڵکە بێ ینی ئەم قسە لە ڕووی بعدی فەلسەفیەوە بۆ حزبە سیاسیەکان قورس ئێمە خۆمان لێ نەگۆڕێەوە هەرێمی کوردستانی نەشوپێنین بە بەهشتێکی سەرزەمین ئەم شانە تەنها بە گوتار و بە خیتاب نابێ بە کردارە بێ خەڵکی کوردستان لە دهۆکەوە تاوەکو خانەقین یەک معاناتی هەیە کێشەیە لەوانێت لە سلێمانی زۆرتر بتوانێت بچێتە سەر شەقام و لە دهۆک کەمتر ئەمە پەیوەندی بە لەوانەیە هەندێک بارودۆخەوە هەبێ جێگەی جەدەلی ئێمە نییە بەڵام ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە سیاسەتەکەی فەشەلی هێناوە ئەو باڵەکەی بۆ خەڵکی کوردستانە لە دهۆک و هەولێر ئەگەر زیاتر نەبێت کە فەشەلی هێنا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی شکست خواردووە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پەیوەندیەکانیەوە لەگەڵ حکوومەتی بەغا لە ڕووی پەیوەندیەکانیەوە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆیە دۆخی هەرێمی کوردستان بەم دۆخە گەیشت نەک خەڵکی ئێستایان قەرزاربار کردوەکانی کاک حەسەن و خەڵکی تریشاوێکی بزودنەوەی گۆڕان لە فیسبوکەکەی خۆیەوە کاک سالار لەگەڵ ئەم ینی ڕای وایە ئەڵەیەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لە ناو حکوومەتە شەریکی حکوومەتە حزوری هەیە لە حکوومەت لە سلێمانیش لەگەڵ خەڵکە لەگەڵ ڕاکانی گۆڕانە ئەڵێم حکوومەتار وەکو ئێستا جەنابیشت ئاماژەت پێدا شکستی خواردووە گەر ئەم حکوومەتە شکست خواردووە کوا هەڵوێستی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکوومەتێکی شکست خواردو و چی ئەکەن من وەکو ئەندامێکی پەرلەمان گفتوگۆکە لەگەڵ جەناب درێژە پێدەم نەباسی هەولێرەکەم نە سلێمانی دێمە سەر کەرکووک تێبینی خۆت بەڵێ دێمە سەر کەرکووک لە کەیسی نەوتی کەرکووکە یەکێتی بەرپرسیارە باش ئەو بارودۆخەی بەسەر کەرکووکدا هاتووە بەڵێ یەکێتی لێی بەرپرسیارە و خەڵکی کەرکووک نیگەرانە و خەڵکی کوردستانیش لە سیاسەتی نەوتی لە کەرکووکدا نیگەرانە نەوتی کەرکووک چۆن بە ئاقارێک دابرا کە بچێ بەرەو تورکیا و داهاتەکەی بۆ خەڵکی کەرکووک نەبێ ئەمە جێگەی جەدەلە ئەبێ بۆ نمونە ڕێخستنی یەکێتی لە کەرکووک مەڵبەندی یەکێتی وڵامی قاعدەی یەکێتی بداتەوە کەوادری یەکێتی بداتەوە ئەبێ ئەم حەقەتە بۆ خەڵک ڕوونکەنەوە بۆچی لە دەرەنجامی ئەم سیاسەتە خراپەی نەوتی لە کەرکووک نەوتەکە لە بەغدا بڕا خراوەتە ژێر ئیرادەی هەرێمی کوردستان بەڵام لە هەرێمی کوردستانەوە نەوتەکە ناچێتەوە داهاتەکەی ناچێتەوە بۆ کەرکووک ئەو پارتی نییە بە پلە یەکەم لێی بەرپرسە ئەشێ پارتی ئیستثماری زۆرتری لێ بکە بەڵام ئەو باڵە قورسەکەی بۆ سەرێکێتی نیشتیمانی کوردستانە لە مەسەلەی سلێمانی و هەولێر ئەمە مەسەلەیەکی ترە زۆر وتراوە بەڵێ بە دڵنیایەوە ئەبێ گوتاری یەکێتی گوتارێکی واقعی و حەقیقی بە نابێت لە جێگایەک ئەو کا بە ئاشی ئۆپۆزیسیۆندا لە شوێنێکی تر ئیستثماری حکومڕانی دەسەڵات کە ئەبێ یەکێتی لە ناو حکوومەتدا ئەگەر بەشێک نییە لەو اختیلاس و ئەو ناهەمەتیە بەسەر خەڵکیدا هاتووە ئەبێ بەشێک بێ لە فشاری حەقیقی لەسەر ئەم مەسەلەیە لەبەر ئەوە خاڵێکی تر
ئەوەی پەیوەندی بە هەرێم و بەغداوە هەبوو لە ڕاستیدا ئێمە لە ڕووی دەستوریەوە ئەبێ زۆر دقیق بین پەیوەندی هەرێمی کوردستان نابێت لەسەر ئاستی محافظات بەسرێتەوە بە بەغداوە تۆ هەسیبای ئەم هەنگاوە خراپە مەسلەیەکی تەنها پەیوەندی نییە بە گوزەرانەوە لە ڕاستیدا بۆ عێراق پرسێکی نیشتیمانیە ئێمە بە دەستور ڕاستە بۆ نمونە لە بودجەدا تەمویلی محافظات هەیە بودجەی ئیستثماری محافظات لە بەشە بودجەی گشتی هەیە بەغدا هەمووی بڕیوە و بەغدا لە ڕێگەی تەمویلی محافظاتەوە لە بودجەی ئەوەی پێڵێنی پشتیوانی ئەقالیم دەتوانێت عیلاقە لە محافظات بەستێ بەڵام تۆ نەوتی محافظە و سیاسەتی ئابووری محافظە و ئیدارەی محافظەیەک بەستەوە بەغاوە ئەمە لادانە لەو پرسە نیشتیمانی کە هەرێم ئێمە وەکو هەرێم ئەمجا تەماشا بکەین تۆ بە ئەم جملەیەتەوەکەم کاتێک دەی ئینتیقادی تەوەجوهێکی واکەی کە کارکتەرێکی سیاسی کردوێتی لە بەرامبەر تۆ ئەبێ هەیبەتت بۆ مؤسساتی نیشتیمانی لە هەرێمی کوردستان هێشت بێتەوە ئەویش پەرلەمانی کوردستانە کە تۆ پەرلەمانی کوردستان دەرگاکەی داخەی حکوومەتەکە بەو جۆرەیە کە ناتوانێت حزب حکوومەتی کردووە بە دوکانی بەرژەوەندی فیئەیەکی معەنی پاوانخواز کە نتوانێت ڕۆڵی خۆی ببینێ ئەدای خۆی ببینێ لەو لاشەوە ئەڵەی تۆ مەڕۆ پەیوەندی بکە لەگەڵ حکوومەتی بەغاوەک و محافظە بۆ نییە بر لە ڕووی دەستوریەوە ئەمە قسەیەکی ڕاستە بەڵام لەو لاشەوە ئەگەر تۆ لەسەر ئاسی نیشتیمانی مامەڵە لەگەڵ بەغداکەی فەرمو با پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا لەسەر ئەساسی حزبی ئەساسی پەرلەمان و حکوومەت دکتۆر نەجمەدی کەریم پارێزگاری کەرکووک لە پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی خۆرهەڵاتی نزیک ئاماژە بە خاڵێک یاد بەڕوونی ئەڵێت بەغدا هیچ پارەیەک نانێرێت و چوونەوە بۆ بەغدا کێشەکان چارەسەر ناکات و ئەشڵێت مامەڵم لەگەڵ بەغدا کردووە و دەزانم چارەسەرکردنی کێشەکان لە هەرێمی کوردستان باشترە لە گەڕانەوە بۆ بەغدا و ئیزافی قسەکانی خۆی دیسانەڵێ بە درێژایی ئەم ساڵ هیچ بودجەیەک لە بەغداوە بۆ کەرکووک نەنێردراوە ینی خۆ کەرکووک تا ئەم لەحزەیە لەسەر هەرێم نییە لەسەر بەغدایە من پێم وایە کەواتە بۆچی ئەم گوتارە پەنای بۆ ئەبێت من پێم وایە گوتاری دقیقتر لەوە ئەوە هەیە ئەبێ ئەو وڵامەش هەبێت کە سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە سەرکەوتوو نابێ و دۆخی خەڵکی کوردستان لە ڕێگەی تورکیاوە سەرکەوتوو نابێ و باشترین حاڵەت ئەوەیە ئێمە لە ڕێگەی بەغداوە لەسەر بنەمای دەستور ڕێکەوتنێکی تازە بکرێ نەوتی هەرێمی کوردستان بە شەفافی بدرێتە بەغدا بفرۆشتێ لە ناو ئەوەیە پارەکەی لە ڕێگەی بودجەی گشتی ساڵانەوە بگەڕێتەوە هەرێمی کوردستان چونکە بەغدا لەژێر چاودێری ڕقابەی نێودەوڵەتیدایە بانقی دەولیە و چاودێری نێودەوڵەتیە پەرلەمانی عێراق چاودێریەکە فەرمون پەرلەمانی کوردستان تەفعیلکەینەوە پەرلەمانی کوردستان بەڵام ئێستا سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستانە سیاسەتێکی ناشەفاف و نادروستە ئەمجا قسە لەسەر ئەوە بەهشتێکی خەیاڵی بکەی بۆ خەڵکی کوردستان هێناپێدی ئەوە وەزیری سامانە سروشتەکانە ئەڵێ بەرمیلی نەوت بێ بە $100 ئێمە ناتوانین لە ژێرباری قەرز باسی ملیۆنێکی کردبووی تر نەمازانانی ملیۆنێک دینار یا دۆلار یا ملیۆنێک بەرمی ئەمجا کاگیادگار نیگەرانی خەڵکی کوردستان لەمەیە کە کاتێک حزبێک وەزیرەکەی بەم جۆرە ئیهانەی مەشاعری خەڵکی کوردستان بکات لێی بێدەنگ ببێت و پەرلەمان پەک خراپێ بۆ ئەوەی تۆ نەتوانی ئستیجوابی کەیت و شایستەی 100 جارە متمانەی لێ بسەنیتەوە نەک جارێک لە پەرلەمانی کوردستان بەڵام ئەو دەرگایانیان داخستۆ محاسبەی لەو جۆرە خەڵکان زۆر سپاسەکەم کاک حەسەن قسەی لەسەر متمانە کرد با من متمانەکە بەرمە شوێنێکی ترەوە یعنی ئەوترێت متمانەی هاوڵاتیان بە حکوومەتەکەی خۆیان نەگلەق بووە نەماوە ئەنی بۆ نمونە ڕۆژانە چەندین داتا ئاخرێتە ڕوو حکوومەت دەڵێت پارەم نییە من ناتوانم هەرهێندم پێکرێ بەڵام خەڵک بڕوای پێناکە من دووبارەیەکەمەوە ینی ڤیددیۆ بڵاوەکرێتەوە دەستگیرکردنی تیرۆریسە خەڵکەڵێ سیناریۆیە ینی خەڵک وای لاتوە سیقەی نەماوە باشە ئەحزابی سیاسی بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان کە لە هەموو گوتارەکان و وتارەکان ئەم ئەژە بەوەدەن کە ئێمە حزبی باڵادەستی کوردستانین و خاوەنی زۆرینەی پشکەکانی لە ناو ئەم حکوومەتەیە باشە بۆ لە ئاستی مەسئولیەتی خۆیە و لە ئاستی گەورەی پشکەکانی لە ناو ئەم حکوومەتەیە هەنگاو نانێت یادگار باسی کاگارامت کرد ڕبتێکەمە بۆ پرسای جەلن کاگاران بەپی ئەم دەستورە کامە دەستوری عێراقا و مادەکانی زۆر وازحە اختصاساتی سڵتاتی اتحادی چییە و هی سڵتاتی ئەقلیم چییە هەمووی تایە بەڕوونی و وازحە ئەم پیاوە هاتووە کە سەر بە بزوتەوەی گۆڕانەوە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقا بەم شێوەیە بە کەفوپڵێک نەتیجێ و کەفوپڵی کە هەیە ئەو قساناکە بۆ ئاراستەیە ئەبێ بزانێ ئەم قسانە مەترسیدارە ئەم قسانە خزمەت ناکە بە دۆخەکە ئەوەی کە تۆ باسیەکەی ئەو وێنە ڕەشە و
ئەوەی کە هەیە منەڵێم بەشێکی زۆری وێنەی ڕۆشنی ینی من وەکو خۆی هەیە باسیەکەم واقعیە بەڵام کۆمەڵێک خەڵکەیە میێنە ڕەشان دروستەکە کۆمەڵێ نخبە هەیە ئەم چاواشەکاریە دروستەکە گەشتە ئەوەی بە پێشمەگە بڵێن لە بینی دوو قەوسا تەسمیەکەی بۆ بدۆزنەوە خەڵکێکن کە خۆیان بە نخبازان خەڵکێکن خۆیان بە ئیلێتەزان لەم کۆمەڵگەیە ئەمە لە شووە سەرچاو هەڵگەر لەم زوونەیە لەم شوێنێ لە شاری سلێمانیە لە دەڤەریکە نییە ئەنی ئەمە واقع خۆنا حکوومەتی هەرێم بۆچی وەکو حکوومەتی هەرێمی ئەو کەسەی لە خانەقەی دانیشتووە لەگەڵ ئەو کەسی لە زاخۆ دانیشتوە مامەڵە ناکاوتری حکوومەتی هەرێم ینی سلێمانی ئیمال کردووە کاک حەسەن ینی حکوومەتی هەرێم ئەم شارە وای لیا تۆ بە شاری خۆی نازانێت بۆچی ئەهێڵن خەڵک بێ بە خاوەنی ئەم شارە بۆچی حکوومەتی هەرێم خاوەنددارێتی داواکاریەکانی ئەم شارە بەجێ خاوەنددارێتی مەسەلەی خاوەنددارێتی لە کۆی هەرێمی کوردستانە خاوەنددارێکی لەقە هەمان ئەتراف بەواکەین بەڵام کۆمەڵی خەڵکی لێرە تۆ بتێنێتەوێ یەکێتی نسبەتێکی باشی دەنگێنەوە لێرە زۆرینەیە و حەقی خۆیەتی مەسەن پۆستە ئیداریەکان حکوومیەکان قایمقام لە هەموو دنیای وایە بەڵام مەفروضیشە لە بوارەکانی کەیشە مەسەن بۆ نمونە ڕێی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بۆیم لە ڕووی استراتیجیە و پارتی زۆر دقیقە جوابی یاوەتەوە جوابی کاگارامی یاوەتەوەڵێ ئەم شێوازە ئەم ئەسلوبەی تۆ نابەجێ بەڵام ڕێیشی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانمان نەبینی من لێرەوە لەم بەرنامەیە داواکەم لە برانی یەکێتی ینی بە کاکسارە و کۆمدان پەرلەمان لێرەیە وەکوانی یەکێتی ڕێیکی وازحیانە بێ ئایا لەگەڵ ئەوان ئەو بانگەوازە ئەم داواکاریەی کاگارام ئەنجامیە بێت ئەنجامی نابێ بەی باشە کە ئەنجامی نابێ بۆچی پارتی دیموکراتی کوردستان نیگەرانە نیگەرانەکە لەوەیە تۆ لە دۆخێکایی باسم کە تەقدیرت بۆ پێشمەرگە نەبێ بۆ شەهید نەبێ وەتا لە مووسڵ داواکەن محافظەیەک دروست کرێ ئەوانەی مەسیحەکان بخرێتەوە سەر هەرێمی کوردستان باشە تۆ ئەگەر پێ دوا بێت بەغا و خواروی عێراق پێ دوا بێ بە هەشتێکە و سنۆشی ئازۆر تەبان و لەوێ بەڕاستی ئەو پەڕی دیموکراتیەتە و حەنان فەتلاوی ئەتوانێت قەدەمان حەنان فەتلاوی بێرەوە بەڕاستیەوە هینە مەترسیەکی گەورەیە دوای قسەت وەڵام من دوای قسە مەکو چۆن یەکێ لە محلە ئیسرائیلەکان ناوم لە یاد نییە ئەڵێ بێ هەرێمی کوردستان لە هەموو ئاسیکات چۆتە پێشەوە لە دیپلۆماسی لە نێودەوڵەتی ئەترافێکی گەورەی هەیە بەڵام لە ناوخۆ سێ وشەیە بێ پیادەی کە تەبایی سپاس دەکەم کاک سالار بۆ ئەوەی هاوڵاتیانی ئەم شارە جارێکی تر هاوار نەکەنەوە عەبادی ئەبێت چی بکرێت بۆی تەباییت بۆ تەواوی حزب سیاسیەکان بۆی تەبایی دروست بێ ئەبێ هەر هێزێکی سیاسی لە کوردستانە جا کامیان خۆی بە گەورەتری نەزانێ ئەبێ شەرم لە خەبات و خوێن و قوربانی خەڵکی کوردستان کە سازشکەن بۆ یەکتری دوایین دەرفەت بێنەوە لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی ئاڵوگۆڕێکی شایستەی بۆ حکوومەتێکی شایستە بە خەڵکی کوردستان و لە ڕێگەی شەرعدانەوە بە موئەساتی گشتی ناوماڵی خۆمان یەک بخەینەوە ئەم دەرفەتی نێودەوڵەتەیە بۆ خۆمان ئیسtisماریکەین بۆی لە مێژوودا هەر پێمان نەڵێن پیاوژنی ئازابوون و لە ڕووی سیاسی و دیموکراسیشەوە هیچ مەکسەبێکمان نەبێت چونکە شەڕی داعش و موسلیش هەفتە و دوو هەفتەیەکی تر کۆتایی دێ دوجار ئێمە کردووە شەڕی عەبادی و دوای عەبادیشمان دێتە پێشەوە لە ڕاستیدا بۆیە خەڵکی کوردستان کە هاوارە کاتە عەبادی لە خۆشەویستی عەبادی نییە ئەمە زەنگێکی مەترسی و بۆ ئاگاهێنانەیە بۆ سەرکردەکانی کوردستان بۆ حزب سیاسیەکانی ئەوە زەنگەوە بێ خەبەریان بێتەوە بەدەمێنەوە دڵنیابن دەست بۆ ئەو کارتانە دەبێت کە بانگەشەی بەڵێ زۆر سپاس بۆ کاک سالار مەحموود سپاس بۆ کاک حەسەن جەباری سپاس بۆ کاتی کە بە بینەرانی کوردستان 24تان بەخشی بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هاتڕێزی یادگار فایق و تەواوی ستافەکە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتە نەسپێرم و ماڵتانە میشاوەدان بێت.